يعني سێرم لێ ئەمە هەرچی هەڵە سێودانی شێ ینی لە قسەی دایکم و باوکم بێزارە بێ نازانم یعنی بۆ ئەوەنە بە قسەی ئەوان تووڕە بێ و یعنی خۆی گرژەکە وەڵی چەندێک مناڵەکانیان خۆشێ ئەوەش ڕێز لە تۆ گرن و تۆشیان خۆشێ من قەت بڕوا ناکەم دایک و باوکم بەخوا گوناحیان چییە لەو بڕوایمە بە قەت ینی بێڕێزیە بەرامبەر بە تۆ بکەنیان خوا نەخواسە تۆ لە بەرچاویان کاڵ بیدیان تۆیان خۆشنی وەڵی مناڵەکانیان چەند خۆشەوەنە تۆشیان خۆش خۆم نی تۆ ڕقی تۆ خاتونجان وتوتە ڕقییان لێمە نەوەڵا من ڕقم لیان نییە بەڵام کێشەکە ڕقیان لە تۆ نییە نەخێر بەسەوە کێشەکە ئەوەیە ئیشەکە لە من تێگەدەن من پیانەڵێم فلانشت خراپ و فلانشت خراپە نابێت بیخۆن و یان بیکڕن کاتێک زانم خەزورم کیسێکی لەو شتانەی بۆ هێناو نەتەوانێ منجا من حەز ناکەم کە مناڵ تفکات و جنێ و بدات هەر بە بەرچاوی خۆمانەوە چن تف لە خەزور مەکەن لە باوکی ئەەکەن جنێی پێ ئەدەن باوکیان یعنی خەزورم بەدەمیانەوە پێ ئەەکەنێ ئەمەکەی ڕاستە کاک دکتۆر ئەوە تف لە باوکێ بکەن بە قوربان ئەفونکە من سێرم لێ بەڕاستی من ئەوە باوکم سوعبەتیان لەگەڵاکە دوای ئەوەش مناڵ چوزانێ مانای جنی و تفکردن تفکردنی چی ئەسڵەن کاک دکتۆر ئەوە باش بوو بیری خستمەوە تفکردنەکە لە خاڵیانەوە فێر و من باشە تو بۆ باسی براکەی خۆن ناکەی یعنی هەر باسی باوکمەکەی وەڵی ئەم تفکردنە لە براکەیەوە فێر بوو لە خاڵیان بڵێ وڵا براکەی من یەک جار تفی کرد خۆش دەزانی یەک مانگ نەچوومەوە بۆ ماڵی باوکەم تا داوای لێبوردنی کرد بەڵام براکاین تۆ هەر شەڕەتفی لەگەڵاکەن و جنیۆ ئەدات و باوکێ بەدەمیەوە پێ ئەەکەنێ ئیتر بۆ باسی براکەیم نەکەی بۆ باسی براکانی خۆت ناکەی دکتۆر یامڵی قسەی سیرەکە بە قورعان یعنی ناحەقم مەگرێگەر تۆزی عەسەبی بم وەڵی ئەمە من سێرم لێ مناڵی 4 ساڵ و 5 ساڵ مانای جنی و تفکردنەوەانە نازانم پێ دەڵێم ئەڵم خاڵیان فێری کردن دوایەوەش تۆ لە خۆت شتەکە گەورەیەکەی پێویست ناکات دوو ڕۆژی تر ماوەیەکی کێبییان نەچێتەوە تاڵ یەکەی وایە کاکشێت کۆژیان وەڵڵا برام لەگەڵ ڕێزم ئەو قسەی ڕاز نییە من بۆم باسکردی ئەڵێ خویە گرتێ بە شیری تەرکی نایی بە پیری هەرچی ڕفتاری هەڵەی ئێمەی گەورە هەیە کاک شێرکۆیی مناڵیە محکول لە جاری شتێکێ بە قوربان پێڵێن لایەنی ئەخلاقی مۆڕاڵی لایەنی ئەدەبی ڕاستە من لەگەڵتان لە 100 مناڵی 4 ساڵ و 5 ساڵ و ئەمانە مانای تفکردن و جنێوان نازان معناکەی نازانن بەڵام ئەم مناڵە هەڵە ئەکات ئەگەر ئەمڕۆ تفی لە باوکە کرد باوکە پێکەنی وڵا بە سەحبەت تێگەی ئەم پێکەنینە تەشجیع ینی هەندانە بڕواوە بێسمێنێ چێتە باخچەی ساوایان ئەچێتە مەکتەب تف لە دادەکەشێکا و تف لە مامۆساکەشێکا پێشبینیەکە ئەویش وەکو باوکە وەکو بابە گەورەی پێ بکەن و سەحبەتی لەگەڵا بکە بەڵام ئەوان لی مۆڕە بنەوە لەوانەی گوێی ڕاجێشن ئالێدا مناڵەکە و تووشی سەدمە شۆکە بێ بە قوربان ئەمە بۆ باوکە ڕوونکەرەوە بۆچی تووشی سەد مابێ چکە لە ماڵەوە تفی کردو جنێوی یاوە پێکەنی و سەحبەتیان لەگەڵا کردو و گوێیان نەیاوەتێ ئەویش حەزەکە پێکەنین تەشجیع هەندانە ئێستا من شتێ بکەم هیچ پێ بکەنی دووبارەیەکەم و سێبارێکەکەمە ئەچێ بۆ ئەوێ لە دەرەوەی ماڵیشەوە ئەمە دووبارە کاتەوە بەس لەوێ لێ قوبوڵ ناکەن بە قوربان وەکو باوکە لێ قوبوڵ ناکەن لێدا مناڵەکە کە بێتە ململانی دەرونی پێڵێن سڕاعی نەفسی بۆچی ململانی دەرونیە لە ناو مێشکی خوای هێنێ و ئەیبا باشە تفکردن جنێوان غەڵەتەیە ڕاستە غەڵەتە ئەی بۆ باوکە لێ قوبوڵەکە بۆ باوکە پێەکەنی بۆ باوکە سەحبەتی لەگەڵەکە بۆ باوکە چاوپۆشی لێکە ئەمە ئەڵێ ئەگەر غەڵەتە بۆ بابە گەورە لێم قوبوڵەکە ئەگەر ڕاستە بۆ لە ڕۆزە لێ قوبوڵ ناکەن بۆ لە مەکتەب لێ قوبوڵ ناکەن ئەم مناڵە پێ حەل ناکرێ ئەم سڕاع ململان گوناحە ئەم مناڵە بۆ خەیتە ناو ململانی دەرونیەوە بە قوربان ئێمە کاڵین قسە لەگەڵ باوکە دەکەین ئەمەی بۆ ڕوونەکەینەوانێ ئەڵێن تۆ مناڵەکە و کە لێرە چاوپۆشی و لێکرد لە باخچەی ساوایان یا لە دەرەوە لە قوتابخانە لە کۆڵان چاوپۆشی لێ ناکەن لەوێ ئەکەوێتە بەر هێڕش و لۆمە و ڕەخنە و پلار و تیر و توانجی کەسانی تر بە قوربانە لێنای کێشەکە ئەمەیە کە تۆ مناقەشی لەگەڵاغی بەم شێوە مناقەشی لەگەڵاغی ئێ بە قورعانەوە مناڵە وردە ئیتر هەر تفەکات فێری ئەو خواراشی نابێ چکە نایزانێ مناڵ نازانێت تفکردن باشە یا خراپە ئەبێ ئێمەی گەورە بۆی ڕوونکەینەوە والله خاتونە لەسەر حەقە ڕاستە لە ماڵی ئەوانی بەزەوەڵێ من براکەم جارێک وای کرد یەک مەنگ نەچوم بە ماڵیان مانای وایە سنوورێکی بۆ داناوە مانای وایە جارێکی براکی دووباری نەکردێتەوە بەڵام تۆ ئەوە ناکەی تۆ گوێی نایتێ تفەکە شتەکە باپیری وەکو سەحبەت و یاری و دەستبازی لەگە بەس نازانێ ئەما بێ بەشێ لە کەسێتی نازانێ ئەمە دووبارەیە کاتەوە نازانێ لە شوێنی تر کۆپیە کات ئێمە کێشەکەی براکەم یعنی کاک دکتۆر ئەم مناڵانە هەتا کەی یعنی هەر ئاوابن تۆ بڵێ ڕۆژێ چانە بن یا مەسەلەن گوێ لە کەسێکی گەورە نەگرن یان یەکێ قەناعەتیان پێ بکە بەڕاستی من حەزەکەم ئەگەر جەنابە بتوانیت نە وەڵڵا با من یەک شتێ پێ بڵێم مناڵ هەڵەیەکی کرد
خۆ من ناڵم لێ بە قوربان کە تفەکە من ناڵم زلێکی لێبە کە هەندێک دایک و باوک واکە ئەمە نا ئەمە باش نییە لیان من قەت لەگەڵ یانین بەتابەتی لێدانی جەستەی بەڵام خۆ ئەتوانی ئاوە دەستی وارێکە بڵێ جارێکە تف نەکەی ناتوانانی مە بکەی خۆ لێو نییە مناڵەکە لە دوورە ناتوانانی تۆنی دەنگێ بگۆڕی بەتونی پێی بڵێ جارێکە شتیوانەکەی کوڕمەوە غەڵەتە ناتوانانی دەستی بگریت و بڵێ جارێکە شتیوە ئەنوا شێوازمان هەیە بۆ پەروەردەی مناڵ بە قوربان بەڵام تۆ جنێوێکە و تفێکە واکەیت و پێکەنیتی ئێوەزانی سەعبەتە مەوزانی ڕاستە چۆن یاریشی لەگەڵاکی تۆپێکی بۆ هەڵەیەیت و لە باوەشیەکەیت و چیەکەی ئەماکە ئەمە وەزانی ڕاستە کە ئەمەی کرد تەواو ئەبێ بەشی لە کەسێتی بە قوربان هەر ئەوەنە دووبارە بۆ ڕفتار چییە هەر سلوکێکی من و تۆ کە ڕفتارێکەکەن هەڵسوکەوتێکن تفکردنە جنێوانە شتێک هەڵەگرینەوەی خێن یارمەتی یەکێکین هاوکاریەکەین یەکێ مانگمانە کاڵین بەڵێ دانمان هەر ئیشێکی باش بێت تۆ پاداشتێکت تەشجیعێکی دەستخۆشی و لێکە دووبارە بێت هەشی دووبارەوەی بەخوو بەعادەت بەشی لە کەسێتی خراپەکەش ڕاستە خراپەکە بێ لی قوبوڵ نەکەیت ئەبێ گلەی لێ بکەیت ئەبێ ناڕەزایی دەربڕی دووباری ناکاتەوە هەر شتێ کە ئێمە بیکەین و بزانین ناڕەزایی و توندوتیژی لە دوایە و هەستمان بریندارێکا و چی و چی و چی بە زیانمان تەواوی دووباری ناکەینەوە بەڵام کە غەڵەت بێ و ڕاست بێ تۆ چاوپۆشی و لێکرد یا پێکەن یا تەشجیعی کرد ئەبێتە هۆی ئەوەی کە دووباری کاتەوە دووبارەشی هەر شتێکی زۆر دووبارە بۆ بەخوو عادەت تۆ جگەرە کێشی مەشروبخۆری بۆ نمونە نوێژەکەی ڕۆژووە هەر ئیشەکەی ئەمەگە بیدایە دووبارە کراوەتە بۆ بەشێ وەکو چەدوەری سەڕیلات وەکو سیاقەتی لاتەوە ڕفتار ئاوا دروستە بێت بەڵێ بەوتم نازانم یعنی نازدان بە مناڵ خراپەکەی لە چیە خراپەکەی لە چیە کام خواردنەی خۆشە کاکشێرکۆ جام تۆ زۆری بخۆ کام خواردنی زۆر خۆشە باشە بەڵێ خراپە یا خراپ نییە وڵا خراپ حەزل لە قەلە حەزل لە ئاسکە حەزل لەر گۆشتێکە زۆر خۆ زیادە ڕۆی تاکە کەمیش خۆ هەر خراپە بۆ جسمم خۆشەویستی جوایە بە قوربان مناڵ پێویستی بە خۆشەویستیە بڵێ پێویستی بە ڕێزگرتن هەیە پێویستی لە باوەشکردن هەیە پێویستە ماچی بکەین بەڵام کاتێک بە حەق و ناحەق ماچیەکەین و پاداشتێکەکەین و بەرتی لێنێ و هەر غەڵەتێکی چاوپۆشی لێکەین بۆم باسکردی بڕۆ بخوێنەرەوە بە قوربان بڕۆ لە سەدان سەر چاو کتێبە هەیە بزانە کەسێتی نازدار چیە مناڵی نازدار یعنی نقمکردنی مناڵە لە خۆشەویستیا ئەمە غەڵەتە دوو چاوپۆشیکردنە لە هەڵەکانی ئەمە غەڵەتە سێ جێبەجێکردنی ئیشەکانە بۆی مەفروزە خۆی مناڵە شتانە بکات بەڵام دایک و باوک بۆیەکە نەمە مناڵی نازداریە بۆیە پشت بە خۆی نابەسێ کەسێتێکی لاوازێ با من یەکشیشی پێ بڵم کاک شێرکۆ گەر لێساوە چاکی نەکەن ئەم مناڵە کەسێتی وابێ لە داهاتووە دەیان کێشە و گرفتی دەرونیە تووشێ بێ زۆربەی زۆریەوانی تووشی وەسواسی عملیە بن تووشی خەمۆکیە بن تووشی با بڵێن دڵە ڕاوکێ بن تووشی ترسە بن ئەوانن کە بە مناڵی زۆربەیان ئەوانن بە مناڵی کەسێتیان لاوازەوە تێکەڵ بە خەڵک نەبن پشتیان بە خۆیان نەبەستوە ڕاست و چەپی خۆیان نەزانیوە ئەمە کێشەکانە براکەم یعنی ئەمەکەم هاواراکەین لەبەر بەرژەوەندی مناڵەکانی خۆتە بێت تۆ لەگەڵ باوک تا قسە بکەین من نەگەر ڕێم پێ بیت و قەناعەتی لا دروست بێ من ناوبڕێک وەرەگرم قسەیان لەگەڵاکەین قەیچێکە زۆر باشە پێم خۆش ڕاست ناکەم ئێمە شتەکانی خۆ ناچین شەڕیان لەگەڵا بکەین و بە شێوازێک وەکوتم تعارفیان لەگەڵاکەین و شتەکان ئەگەری جانسم بەنێ من ناوبڕێک وەرەگرم ئێوەش بۆ خۆتان ئاوە چارێکێ 10 دقەی ئیسلاحەتێ بکەن من پەیوەندی لەگەڵ باوکو دەکەم ژمارەی تەلەفۆنەکەم بەرێ تعارفی لەگەڵاکەم زین نەتیجەکەی چییە بیشەڵا خێری ژەبێت بەڕێزان پاش کەمێکتی دێنەوە خزمەتتان خۆشەویستان دووبارە سڵاو بەڕێزانێمە لە ناوبڕەکەیە پەیوەندیمان بە تایبەتی باوکی کاکشێرکۆوە کرد کاکشێرکۆ ئەوەی کە پێشبینیمانە کرد فعلەن وەڵاوا دەرچوو یعنی باوکە زۆر بەڕێزە هیوادارم ئینشاءالله مناڵەکانیشتانەوەکانتان و خۆت و باوکە ئاوا بەڕێز بێ شتەکانم بۆ ڕوون کردەوە ئەوەی باس کرد کە وتمە مناڵە بەم شێوە پەروەردەیەکە ناوا دەرەچێ کەسێتی وا بێ لە داهاتووە شخصێتی زعیفە بێ بڕای بەخۆی نابێ شەڕانیە بێت چوزە حەز بە کەمیەکە ئەم مەسەلەی تفکردن و ئەمانە ڕاستە تۆ لەوانەیە کاکشێرکۆ ژوای وەدوتی مناڵە و نازانێ ڕاستە مناڵە معناکەی نازانێ بەڵام خۆ ڕەفتارەکە هەڵەیە بێ بزانێ چکە مناڵ کاکشێرکۆ هەر شتێکەکە نازانێ بۆیە ئەیکا مرتاحەپی بۆیە ئەیکات چکە پاداش کراوە پاداشکردنەکە خۆرەوە نییە تۆ پارەی بیتی و هەدیەیەکی بیتیان بەس کە تۆ پێکەنیتی و قسە و نەگەرەوە خۆی پاداشتە
ئەوە خۆی ڕازی بوونە بەو ڕەفتارە. بڕاو هەبێ وتی من جاری یەکەم نەبووکەکەم نەکوڕەکەم باسی ئەویان نەکردو باسی ئەو شتانە و من سپاس دەکەم کە ئێستا باسی ئەو کێشەیەکەن من ئەگەر بزانم ئەوەی لەگەڵ مناڵەکەمە ئەی کەم هەڵەیە چۆن بەدەستی خۆم نەوەکەی خۆم فاس دەکەم یا بەرەو لادانیە بم من ومزانی وە کارێکی باشە لایەن نەسلبیەکانی دوو تربێتم بۆ ڕوون کردەوانێ نازداریم بۆ باس کرد تقریبا نیو سعاتی بەیەکە قسەمان کرد حتا سڵاوی لێوەشە کرد وتی لای توێتمەڵام من وازم سێم جارە لەگەڵیان دانیشین وتی لای منەوە دڵنیا بە جارێک تر شانە دووبارە نابێتەوە بەڵام ئەوانیش با خۆیان ڕێککەون ماڵی خۆیان ڕێکخن